خۆشەویستان و عزیزان سڵاوتان لێبێت خۆشحاڵم لەگەڵتان هاتمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەمان بۆ ئەم جارەی بەرنامەکە باس لە نەخۆشی قەڵەوی دەکەین. ئەویش بە میوانداری دکتۆر هۆشنگ ئازاد کە پزیشک و پسپۆرە لە بواری نەشتەرگەری گشتیدا. بزانین کێن ئەو کەسانەی تووشی نەخۆشی قەڵەوی دەبن و کێش دەتوانێت چارەسەر وەربگرێت یاخود نەشتەرگەری بۆ بکرێت. لەم بەرنامەیەدا باسی وردەکاری نەخۆشی قەڵەوی دەکەین. دەچمە لای پزیشکەکە خۆی و دواتریش دەگەڕێمەوە لاتەوە. خۆشەویستان هاتمە لای پزیشکەکەمان. هەمووشمان دەزانین کە نەخۆشی قەڵەوی تەنها لە هەرێمی کوردستاندا نییە، وەکو لە تەواوی جیهانیشدا خەڵکێکی زۆر دەناڵێنێت بە دەست نەخۆشی قەڵەویەوانێ. بزانین کێ ئەتوانێت نەشتەرگەری نەخۆشی قەڵەوی کات و کێش بۆی نییە بیکات کە مەگەفتوگەڵەکەین لەسەر ئەوەی کە کێنە و کەسانەی کە تووشی نەخۆشی قەڵەوی دەبن. ئەمە قەڵەوی نەخۆشیەکی درێژخایەن و ئاڵۆزە بریتێ لە کۆبوونەوەی چۆری زیادە و زیان بەخش لە جەستەیە. ئەمە بەچی ئەوترێ قەڵەو شتێکمان هەیە BMI دیارێکین بۆ نەخۆش بەپێی کێش و باڵای کەسەکە. BMI چیە؟ حەزەکەم هەر بۆ منیش بۆ بینەرانیش BMI بریتیە لە دابشکردنی کێشی کەسەکە بە کیلۆگرام بەسەر دووجای باڵای کەسەکە بە مەتر. بۆ نمونە کەسێک 170 سانتیمە، ئێمە 1.7 کڕەت 1.7 کێشەکەشی با بڵێن 80 کیلۆگرامە داپەشێکین بەسەرەوە ژمارەیە دەرەچێت و ژمارەیەکمان بۆ دەرەچێت. ئێمە کەسانی نۆرمال لە بینی 20 بۆ 25 پێوترێن نۆرمال ئەمانە، بەڵام لە 25 بۆ 30 ئەو کەسە ئەڵێن کێشی زیادە، لە 30 بۆ 35 ئەڵێن کەسەکە قەڵەوە، لە 35 بۆ 40 قەڵەوی زۆرە، لە 40 بەرەو سەرەوە قەڵەوی کوشندەیە. وەکو بەڕێزت باست کرد قەڵەوی نەخۆشیێکی جیهانیە، یعنی هەموو عالەم لە مەحاولەی چارەسەرێکی گونجاون کە ئاسان بێت بۆ چارەخواز و ئەو کەسانی کە قەڵەون. ئێستا ئەمڕۆ لە 40 ئەمریکیەکان قەڵەون. ئەڵێن ئەگەر ئێمە بەم شێوەی بەردەوام بین لە ساڵی 2050 لە 60 ئەمریکیەکان ئەبن بە قەڵەو. ئەمڕۆ لە 43 عێراقیەکان قەڵەون. ئەو پەیامە بگەێنین کە نەشتەرگەری بچووکردنەوەی گەدەیان نەشتەرگەری قەڵەوی لە کاتێکە کە بە پێویستی ئەکرێ بۆ کەسێک ئیسفادەی زۆر زۆرە و مەترسیەکانیش بەو شێوە زۆرە نین کە باوە لە ناو هاوڵات کە خەڵک لێ ئەترسێت. دکتۆرگیان بەڕێکەی فەرموو. تا ئێستا ئەوەنەی لەناو هەوڵاتیان ئەبینرێت و باسەکرێت، تا ئێستا بابەتی قەڵەوی نەچۆتە بواری ئەوەی کە ئەمە نەخۆشیە، نەک بابەتێکی دیکە، بەڵکو کاتێک کە ئێمە قەڵەوە بین کاتە تۆ لە حاڵەتی نەخۆشیدای دەبێت چارەسەر بکرێت و چۆن چارەسەرەکرێت. خۆی ئێمە بێت هەوڵاتیان وشارکەینەوە هەموو ئەم قسەی بۆ ڕاگەیاندنەکانیشە کە قەڵەوی نەخۆشیە. قەڵەوی لە ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە بە نەخۆشی ناسێنراوە. ساڵانە 2,800,000 هاوڵاتی جیهان بە بۆنەی نەخۆشی قەڵەوی و گیان لەدەستێن. ئەم ڕێژەیە زۆر بەرزە، لەبەرەوەی قەڵەوی سەبەبە بۆ زۆرێک لە نەخۆشیەکانی تر وەکو نەخۆشی شەکرا، نەخۆشی زەخر، نەخۆشیەکانی دڵ و جەڵدە و تێکچوونی ئەژنۆک جومگەکان و تێکچوونی ئێسقان و تێکچوونی فەقەرات و
لەگەڵیا لایەنی دەرونی کەسەکە ئارام نییە، ئەو کەسانی کە قەڵەون لایەنی دەرونیان ئارام نییە، لەبەرەوەی هەموو کاتێک وە هەستەکەن چاوێکی گەوریان لەسرە، هەندێک جار لۆمە ئەکرێن، هەندێک جار بە چاوێک سیرەکرێن کە وا سیرەکرێن هەموو خواردنێک بەس ئەمان ئەیخۆن. کاتە قەلقی و سترێسی و خەمۆکیش دەورێکی سەرەکی هەیە لەم بابەتە، دەورێکی سەرەکی هەیە لەم بابەتەیە و سەبەبە بۆ دروستبوونی قەڵەوی و قەڵەویش سەبەبە بۆ ئەوەی کە کەسەکە تووشی قەلقی و سرێسێکی زۆر ببێت. بۆیە ئێمە ئەبێ قەڵەوی بە نەخۆشی بناسێنین و ئەو تێڕوانی نەشمان هەبێ کە کەسێک لە ڕێگەی چارەسەری قەڵەویە تووشی کێشەیە و گرفتێک ئەبێ ئێمە لۆمەی نەکەین کە بزانین ئەم کەسە پێویستی بە یارمەتی بووە، پزیشکەکەی ویستێتی یارمەتی بات کە بۆ چارەسەری قەڵەوەکەی. ئێمە نابێت هەچ کەسێکی قەڵەومان بینی لۆمەی بکەین بڵێن ئەم کەسە خواردن زۆرە خوات و ئاگای لە خۆی نییە بۆیە قەڵەوە، لەبەرەوەی سەبەبی قەڵەوی زۆرە. هەندێک جار سەبەبی قەڵەوی ڕەبتی هەیە بە بۆ ماوەی و بە جینی کەسەکەەوە، هەندێک جار سەبەبی قەڵەوی بۆ ماوەی و جینی کەسەکە بڵێ. هەندێک جار سەبەبی قەڵەوی هەندێک نەخۆشیە لە جەستەیە وەکو تێکچوونی هۆرمۆنی جەستا و هەندێک جار سەبەبی قەڵەوی بریتە لە مەسلەی چۆنێتی ژیانی کەسەکە، لایفستایلی کەسەکە. ئەمە ئەوە ئێستا دەرکەوتووە هەندێک جار نەخۆشی ڤایرەس، هەندێک جۆری ڤایرەس سەبەبە بۆ قەڵەوی و هەندێک جۆری تۆکسین ژەهر بەڵێ سەبەبە بۆ قەڵەوی. لەبەرەوە قەڵەوی نەخۆشیەکی درێژخایانی ئاڵۆزە، لەبەر نەخۆشەکانیش پێویستیان بە یارمەتی هەیە، نەک بە تەنها بەوەی کە لۆمە بکرێن و یان لە کاتێکە کە لە کاتی چارەسەرا تووشی کێشەیەک بوون خەڵک وا بزانێت کام کەسە هیچی نەبووە لە خۆڕاچەوە وای لە خۆی کردووە. دکتۆر هۆشنگم لەگەڵایە ڕێز و حرمەتی پزیشکە لە بواری نەشتەرگەری گشتی وە قەڵەوی. ئەو کەسانەی کە خۆی خواردن نەخۆن خوان بە جسمی خۆیان نەزانن، هەندێک هیچیش ناخوارد لە خۆی قەڵەوە بێت. تۆ لە کام جۆرەی؟ وەڵام لەو جۆرم کە نە گەورە بم نە بچووکەم بڕوا بکە لەوەتەی هەم هەر ئاوا لەو حەزمام، یعنی تقریبا 84 بۆ 85 دەوە نەزیاکەم نەکەمەکەم بۆ زۆربەی زۆریش هەر سێژەمەکە ئەخۆ. دکتۆرم حاڵەتشمان هەیە خەڵکانێکی زۆرە بینین یعنی بەڕاستی سێژەم نانەخوا و کاربۆهیدراتیشی بەرزەوە ئەبینی وەزنی زۆر بەرز نابێتەوە. بەڵێ ڕاستە سێژەم نانەخوا، بەڵام مەرج نییە سێژەمەکە نانێکی زۆر بخوات. هەندێک کەس هەیە ئێمە ڕێنمایی خەڵکەکەین کە ئەتوانێت لە ڕۆژەکەیە سێژەم نان بخوات، بەڵام مەرج نییە کە دانیش بۆ نان خواردن بە ڕێژەیەکی زۆر بخوات لەو ژەمەیە. ئەمە یەکەم. دووەم ئەبێت نوعێتی باش بخوات، بۆ نمونە بڕێکی زۆر پرۆتین بخوات لەگەڵ سەوزەیە، نەک دانیشێت بڕێکی زۆر کاربۆهایدرێت بخوات و ینی دوور بێ لە بەکارهێنانی سەوزە. ئەمە دوو. سێم پێویستەکات جوڵەیان باش بێت. ئەو کەسانی کە خواردنێکی باشە خۆن و جوڵەیەکی باشیشیان هەیە کەمتر قەڵەوە بن وەک لەو کەسانی کە هیچ جوڵەیەکیان نییە و خواردنی زۆرە خۆن. ئەمە ئەوە چەند ڕۆژانە چەند کاتژمێرە ڕێی بە پێ بۆ نمونە ئەگاتە کاتژمێرێک ڕۆژانە تقریبان بڵین 2 کیلۆمتر 3 کیلۆمتر. ئەمە باشە دکتۆر، ڕێژێکی باشە، ینی گونجاوە بۆ تەمەنی جەنابی گونجاوە. ئەمە پێویستەکە ڕۆژانە بەلانی کەمەوە 5000 پێ بە پێ بڕۆین. ینی لە مۆبایلی زۆربەی کەسەکانە ئێستا ئەم ئەپلیکیشنە هەیە کە ئەتوانێت پێ بڵێتەوە ئەمڕۆ چەند کیلۆمەتر ڕۆشتووی چەند پێ ڕۆشتووی. بەڵام ینی ئەو ڕۆشتنێک کاڵی ئەوە کیلۆمتر هێواشی بڕۆی بە خێراتر بڕۆی وزە زیاتر سەرفەکەی وەک لەوەی کە بە هێواشی بڕۆی. بەڵام بە حەج کامێکیان بڕۆی باشترە وەک لەوەی کە نەڕۆی. بە تایبەتی لەگەڵ سەرکەوتنی تەمەنە چکە یارمەتەیە کە تۆ ماسوولکەکانت بە بەهێزی بمێنێتەوە.
زۆر گرنگەکەواتە فەرمو. باش ئێستا آخر سەرەکەی ئەکەوێتە ڕۆشنەکە ئەو ڕۆشنە ڕێزیایە کەم بڕوات ئەمانە ئەکەوێتە سەر تەمەنی کەسەکە یان توانای قاچی هەیە شەلە هەیە قاچی بڵێن باش نییە ڕێژەی خواردنەکە باکەم کاکە کەواتە ئەو هینە ئەو ڕۆشنانە بەنسبەت کەسەکە و ئەگۆڕێ بەڵێ بەنسبەت دوو لە ڕووی جەنابان بەڕێزی پێڵاوەکەیەوە هیوایە پێڵاوی تەسک لە پێەکە قاچێک گوشێ ئەوە نییە ئەڵێ قسەیکی کوردیە ئەڵێ نەماڵی بەجەنگ و نەپێڵاوی تەنگ ئەمانە کابرا پێڵاوەکەی تەنگە هەر بە زۆر ئەوێ پێ بڕوە لە چۆ توانێت پێ بڕوە ناتوانێت پێ بڕوە بەڵام خۆی هینی عیلمیشە ئەڵێ هەموو مرۆڤێک پێویستە بەلانی کەمەوە ڕۆژی سعاتێ بۆ 2 سعات بە پێخاوسی بەسەر ئەرزی احتیادیا بڕوات بۆ ئەوەی ئەو شانەی کە لە جسمی توایە لەگەڵ ئەرزەکە جوێن ببێتەوە و جارێککە جسمی تۆ زیینوێتێکی پیا بێتەوە ئەڵێکێکە لە شتە باشەکان کەوا مرۆڤ بتوانێت بە پێخاوسی بەسەر ئەرزا بڕوا باشترە وەک لەوەی کە شێ لە پێکا و شتێکی تەسک یان شتێکی ئەتیادی لە پێکا پێخاوسەکە لە ئێمە کێشەیەکمان هەیە ئێمە لە جارە بە تایبەتی لە وڵاتی خۆمانە شوێنێکمان نییە کە نەک هەر بە ئاسانی شوێنێکمان نیە زۆر بە ئاسانی تیا بڕین لەبەرەوەی شۆستەکانمان بەرزونزمی زۆرە قەرەباڵغی زۆرە نزیکین شوێنی پیاسەکانمان نزیکە لە جادە و لە سیارەوە داوانێ گاڵتەشمان پێ بکەن ینی خەڵک پێ پێکەنی ئەڵێ و کابرا ئەوە شێت بوو بە تاوەڵا فەقیرە تازە کەوتۆتە بازار تازە کەوتۆتە بازار فەقیرەها بە پێخاوسیە ڕامانە لەوانەیە بە نەوعێکی سێ دەکەن یان ئێمە میلەتی ئێمە زۆر سێرە لە هەموو شتێکە سوالی لەکەن لە هەموو شتێکە پرسیارە لەکەن لە هەموو شتێکە سەرنجیان هەیە لەسەر تێگەی ینی تۆ بدوێ بە تەندروستی علمی بڕۆیت کەچی سێرەکەی گاڵتە پێەکەن حەزەکەم ڕای دکتۆریش تازەوەرە بگرم طبیعی ئێمە پێویستەکە بڕۆین ئیتر ئەم ڕۆشنە چۆنە ئەبێ کاتی بۆ دیاریکەی دەبێت شوێنێکی تایبەتی بۆ دیاریکەیت ینی ڕۆشتن هەرەوە نییە کە تۆ لە بێتە دەرەوە لە ماڵەکەت و ئیتر بڕۆی طبیعی بچیتە پارکێکەوە سەوزاییتیا بێت و هەوایەکی پاکتریتیا بێت ئەو شوێنە باشتر و گونجاوترە سەلامەتریشە لەبەرەوەی ئێستا ئێمە جادەکانمان قەرەباڵخە لەوانەیە هەندێک جار شۆستەکانیشمان گیراوە بە سیارە کە ناتوانین پێ بڕۆین طبیعی بەس هەرچیمان کردبێ ئەبێ ڕۆشنەکەمان هەبێ بێت جوڵەمان هەبێت ئەگەر توانانمان نەبوو لە دەرەوەی لە پارکێکیشا جوڵەمان هەبێت پێویستەکە سەردانی شوێنێکی تایبەت بکەین بۆ وەرزشکردن ئەو کەسانی کە وەرزشەکەن و جوڵەی باشیان هەیە تاقەیەکی باشترە سووتێنن ئەو خواردنێکی خۆن کەمتر زیانیان پێگەێنێت و کەمتر قەڵەویانە ڕاستە دەستخۆش بێت مامەگان هیچ شتێکی تر ئەگەر پرسیارێکی لەسەر جستەی خۆن بەنسبەت خواردنەوە سەر وڵاتی ئێمە ئەو خواردانی کە دیاری کراوە هەر زۆر کەمن دیاری کراون یانی تۆ سێرەکەی برنجە ینی بڵێ خواردنە کوردەکان ئەوانەی کە متەنەوع نین متەنەوع نین ئێستا لە وڵاتان لەوانەیە کە سێرەکە کە قالۆنچاخوا کولاخوا بۆقەخوا چیسەڵەخوا ئەمانە هیچیان پێ عیب نیە بەڵام ئێمە ئیلا ماسی زۆرە خۆن کۆرە هەندێکی هەر بێزی لە ماسیەتەوە کاکار ماسی هەر نەخواتەوە با متەمەنی نێخواتەوە من برادەرێکە بوو لە پرەکان نەخۆشکەوت تقریبا 12 کیلۆ زیاتر لە ماوەیەکی کەما دابەزی چۆ لای دکتۆر وتی تۆ لە هەموو تەمەتادەمە بۆ ماسی نەبردووە وتی وەڵا ڕازەکەی یعنی وتی سەبەبەکەی ئەوەیە کە تۆ ماسی نەخواردەوە هەم تەمەنێ بۆیە وا لێ هاتووە دەستی کردەوە ماسی هاتەوە تایمی خۆی یعنی خواردنەکانی ئێمە سەیرەکەی کەمە خواردنی کەم تەسیل لە جسمی زانەکە ینی هەموو سەیرەکەی جسمی تۆ بۆ ڕاهاتوە بەڵام تۆ لە میوەکانە جیاوازی بکەی ڕۆژێ بڵێ مۆسخۆی شووتی بخۆی ئەوەی کە هەموو شتەکان بخۆی بەڵام بە میقدارێکی کەم کە تەسیل لە شەکرە و لە هینی تۆ نەکە خواردن ئەو خواردانە بخۆیکەوە بۆ تۆ ئەزانی باشە بەس کەمی لێ بخۆی خواردن ئەو خواردانە بخۆیکەوان زۆر تاقەهینەکەی ون نەکات بڵێن کە سەیرەکەی شتێک زۆر ئەقڵێت هیچی نێکی نامێن ئەو تاقەی کەتیایەتی تۆی سواری دەکەی تۆ بەس خەڵتەکەیە خۆی هیچیکەی نامێت بەنسبەتی خواردن پێویستەکات هەمە جۆر بێت کە لە هەموو جۆرەکان ئینسان بیخوات بە شێوەیەکی کەم کە بتوانێت جەستەی ئیسفادەی لێ بکات ئێمە وڵاتێکی دوورین لە دەریاوە زۆر کە ئەویش بەداخەوە
کەلتوری ئێرە نەبوو بە کەلتورێکە خواردنێکی دەریایی بەکاربێنێ تازە خەریکە دروستە بێت لە وڵاتەکەمانە خواردنی دەریایی پێیابێت کە خواردنێکی زۆر باشە وە جۆرەها لە دروستکردنی خواردنیشە کە وەکو جەنابیان فەرمووی دەوڵەمەند نین بە جۆرەها خواردن تقریبا شتەکان بووە بە شێوەیەکی ڕۆتین کە ڕۆژانە لە ماڵەکانە برنج و شلە و گۆشت و ئەمانە دروست دەکرێت کە ئەمە ڕۆتینە هەموو ڕۆژێک دووبارە بێتەوە ئەمە شتێکی باش نییە لەبەرەوەی کە هەموو ڕۆژێک ئینسان برنجی خوارد نانی خوارد ئەمە کاریگەری ڕاستەخۆیە بێت لەسەرەوەی کە ئەم ئینسانە قەڵەوە بێت لەبەرەوەی بە ڕێژەیەکی زۆر کاربۆهایدرێتیان گەورەوانە ئەو خواردانە زۆر بێ وای داتۆ زۆربەی ئەمە ورگمان هەیە زۆر هەمی ئەو شتانەیە دانی لەگەڵ خواردنەکە سەرەکە ئاویی زۆرە خۆیتەوە کە ئاوە زۆرە خواردەوە وردە لە ناو معیدە تامێنێتەوە و قسمێکی ئەکەیتە دەرەوە قسمێکی ئەمێنێتەوە وردەوە دەوێ بەوەی ئاوسانی ورگی ئەو کاتە ئەیوێ بە پارێکی زۆر ئەو ورگەی دابەزێنەیش بۆی دانابەزێ یان داژە بەزێنە ناشرینیە کات دەستخۆش بە دکتۆرگیان دوایە چینە سەر هۆکارەکانی دروستبوونی قەڵەوی چارەسەر چەند جۆرمان هەیە چەند جۆر قەڵەویمان هەیە کام جۆریان زۆر ترسناکە کام جۆریان مام ناوەندە کام جۆریان ئاساییە ئەچینە سەر ئەمە بەس پێم وا بە هاوڵاتیەکم لەگەڵا حەزەکەم بچمەلای دکتۆر هۆشنگ ئازادم لەگەڵایە پزیشک و پسپۆرە لە بواری نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری قەڵەویدا اینجا حەزەکەم خۆت هەر پرسیارەکەت هەبێت توانی ئاراستێکی ڕاستەخۆ کێشەی من زەختەکەمە ئەگەر معلومات لای طبیعی ئەگەر کێشت دابەزێنیت کەمێک ئەلە ورگە دابەزێنی زەختەکەشت بەرەو باشترەوە تەنها چوار دکتۆرم کردووە دکتۆری دڵم کردووە دکتۆری باتینیم کردووە دکتۆری دڵ و باتینیم کردووە علاجم بۆ نووسن هەفتەیە متابعەکەی سیرەکەی یاریەکە یا بەرزە یا نزمە ئێستا حالی حەزر دوو ڕۆژە حەبیشکا خۆم بە دڵم دیە حەبەکەت چییە ناوی حەبەکەت لایە؟ وڵا ڕەچەکەشی پێ ئێدەی وڵا دکتۆر سەرت مامۆ پێتانی نەمان بۆچی وای لێت و بەو شێوەیە ئەبێت نایدۆزنەوە حتا ئەو ناوی حەبەکە بەڵام تەنها قسەی من بۆ جەنابەت ئەوەیە تۆ کەمێک کێشت لەوانەیە زیاد بێ هەفتا و یەکەم بەڵێ ئەگەر بتوانیت ئەو کێشت چەند کیلۆیەک دابگریت چارەسەرکردنی زەختەکە و کۆنتترۆلی زەختەکەت ئاسانترە بێت باشە نازووری گورچیلەی بۆ کردم بلەوەل وتی کێشە نیە ئەی زرا و پەیوەندی هەیە بە زەختەوە نەخێر زرا و پەیوەندی نییە بە زەختەوە ژێ زراوم بەردیتیایە گورچیلەم بەردیتیایە ڕەم لە زۆرە هەنی کانە بەردەکان هەمووی لە منایە ئێشەڵا سەلامەتە بی ئەوانە چارەسەری جیان هەیە بەڵام پەیوەندیان نییە بە زەختەوە پەیوەندی بەزەخت بەزەوە بزان ئەی چی پەیوەندی بەزەخت بەخوا خواردنیش ناخواین خۆی گرفتە گە خواردنیش نەخۆی وەنیە دکتۆر؟ بڕێم سوێر و چەوری ئەو شتانە بۆ جەنابێت ئەگەر جوڵە زیاب بکەیت کارێکی زۆر باشە جوڵەکە تەمرین ناکەم وەختی خۆی مەڕیازی بووم وایە حتا خەڵکێ مەڵکەنی پیانەوە تەم ڕەفیق پاڵەوان ئیتر 10 ساڵێ کردم دوایی وازم لێنە کە وازم لێنە ئیتر تووشێم زەخت و گرفتانم ماشەڵای سش پاڵەوانی ئەگەر جاریکە دەست پێ بکەیتەوە بە لەسەر خۆ لەژێر ڕێنمایی کەسێکی شارەزایە ڕاضە دەست پێ بکەیتەوە ئیسفادێکی زۆر باشەکەی بەخوا من خۆم لێزانم بڕوا ناکەم بتوانم شتی قرس بکەم نشتی ئاسان مەبەستی پزیشکەکەشەوە بوو علاگەیەکم پێ بێ 2 کیلۆ بێ برادەرێ بۆ مەڵک بەڵێ ئێمە مەقسەدمانەوە نیە کە جەنابەت وەرزشێکی قورس بکەیت ڕۆژانە بە پێڕۆشتن بە پێ زۆر کارێکی زۆر زۆر باشە بوو شەوی وایە 3 کیلۆمەترەکە زۆر زۆر باش زۆر باشە هەر هاوڵاتیان دانیشتون حەزەکەم گفتوگۆیەکیان لەگەڵا بکەم سەبارەت بە نەشتەرگەریە گشتیەکان و دواتریش بە قەڵەوی دەچمە لایەن فەرموو دکتۆر هۆشنگم لەگەڵا ئەوە پزیشکی نەشتەرگەریە گشتیەکان و قەڵەویە جا خۆت حەزەکەی ئەگەر هەر پرسیارێکت هەبێت لێ بکەی فەرموو چیتان هەیە بۆ بەرنامەجی قەڵەوی بەرنامەجی قەڵەوی لە کەسێک بۆ کەسێک کە ئەگۆڕێت ئێمە بێ پێشتر دەستنیشانی سەبەبی قەڵەوەیەکە بکەین چکە هەندێک جار قەڵەوی
ڕەبتی هەیە بە شێوازی ژیانی کەسەکەەوە هەندێک جار قەڵەوی بۆ ماوەیە کەسانێکە بینی کە بە ئایلەی 5-6 نەفرن لە ماڵەوە هەمویان قەڵەون ینی ویراسیە بڵێ بۆیە پێویستە زانیاریەکانی تاکەکە وەرگین بزانین ئەو سەبەبی قەڵەوەیەکی لەکوێیە بە پێی سەبەبی قەڵەوەیەکی چارەسەریکەین چارەسەری قەڵەویش فراوانە چکە قەڵەوی نەخۆشیێکی ئاڵۆز و درێژخایانە سێوە بۆ قەڵەو عیلاجەکانتان چی و چییە؟ عیلاجەکانمان بە شێوەیەکی گشتی بریتە یەکەم شدێمە ڕێنمای هاوڵاتیانەکەین و کەسانی قەڵەون کە شێوازی ژیانیان بگۆڕن بۆ نمونە ئەگەر خواردنیان زۆرە کەمیکەنەوە ئەو خواردنانی کە خراپە وازی لێبێنن جوڵیان زیاد بکەن خەویان ڕێککەنەوە سترێس قەلەقی کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لەسەر قەڵەوی بۆیە یەکەم شدێمە ڕێنمایی هاوڵاتیانەکەین ئەو کێشانە چارەسەر بکەن ئەم کێشانە لە دەستی هاوڵاتی خۆیەتی کە بتوانێت چارەسەریکە هەندێک کەس پێمانەڵێ بە ئاسانی ئەتوانم کۆنتترۆلی کەم و چارەسەری کەم هەندێک کەس پێمانەڵێڵێ هەوڵم ماوە و سەرکەوتو نەبوون ئەو کەسانی کە سەرکەوتو نین ئێمە زیاتر چارەسەرەکانمان بۆ کەسانەیە یان بە شێوەی چارەسەریان بە شێوەیەکی یارمەتی دەر بۆ ئەوەی کە بتوانن قەڵەوەکان کۆنتترۆل بکەن و چارەسەریکەن ئەتوانم پرسیارێک لە تۆ بەڕێزت بکەم لای ستایلی ژیانی تۆ واتە ڕۆتینەکانی ژیانی تۆ چۆنە لە ڕووی خواردنەوە لە ڕووی جوڵەوە وەڵام ماوەیەکە ئارد و یعنی نان بە شێوەیە و بەرنج ناخ تقریبا 6 کیلۆ 7 کیلۆیە دابەزیم ئیسپادە لێ کردووە لەوێ پیانەمەت دەرزیەکەیە بەڵێ نازام ناوەکەی لە بیرم چۆ پێمە ناوەکەی تیان دەرزیەکە بە این دەیدەی ستا 3 مانگە بەڵێ لە خۆتەیدەی وەزنەکەت ئینە بێ بەڵام دوایەوە داعایە خۆی باوەڕکەمیش دەرجەکە دەنیمارکیە بەڵێ دەرجەکە دەنیمارکیە تقریبا لەوێ بە 1000 قسوور کۆلۆنەیە وتیانەوە سەڵدام کە زەعیفەوەی بەڵام دوایەوە داعایە خۆتەزانی ئێرە منافەسەیە هەموو حتا بزشکیش بۆتە منافەسە و درۆداین ئەمەڵێ ئەمە باشە مەڵێ ئەمە باشەوەڵێ ئەمە خراپەوە یعنی زۆر ناخۆشەم شت یعنی خەڵکەکە ئەبێ سیقەی نامێنێ یعنی تو وەکو بزشک وەختێ تەخەڕجەکەی قەسەمێگە خۆی قەسەمە خۆی درۆ نەکەی غەش نەکەی وانە ئەی ئەم منافەسەی ینی غەشت گوناحە من مەبەستەکەی تێگەشتم مەبەستی ئەوەیە کە تۆزێک هاوڵاتیان نیگەرانن لەوەی هەر پزیشکەوە بە ئاڕاستەیەکی خۆی قسە ئەکات لە ڕووی خۆراکەکانەوە بە تایبەتی ئەمڕۆ مەبەستی سەرەکیمان لەم بەرنمەیە ئێمە ئەو زانستی کە پێمانە ڕوونکردنەوەیەک بین بە هاوڵاتیان بەو کەسانی کێشەی قەڵەویان هەیە کە تۆزێک سەر لێ شێواوی دروست بووە لەبەروی هەر کەسێک هەڵەسێت لە مەسەلەی قەڵەوی قساکات بە شێوەیە کە ئێستا چارەخواز نەخۆش سەری لێتێک چۆ نازانێ کام شتیان ڕاستە ئێمە ناکرێت لۆمەی کەسێک بکەین کە قەڵەوە پێی بڵین کە تۆ ئیلا زۆرە خۆی بۆیە قەڵەوی ناکرێت پێی بڵین تۆ هیچ بەرنمەیەکی جوڵەت نییە هەموو شتەکان خەتای خۆتە چکە قەڵەوی لە ئەسڵە نەخۆشیە قەڵەوی شتێک نییە بە ئارەزوومەندانە بێت کەسێک حەز بکە خۆی قەڵەو بێت بۆیە ئەو شتانەی کە بڵاوەکرێنەوە هەندێک جار ڕێنمایەکان لە جێی خۆی نین ئەگەر ڕێنمایەکە ڕاستیش بێ بۆ کەسانێکی تایبەت ڕاستن بۆ هەموو کەسێک ئەو شتە ڕاست نییە بۆ نمونە ئێستا بە شێوەیەکی گشتی جۆرێک لە خواردنەکان هەر مەمنوع کراوە لەو کەسانێک کە قەڵەون بەڵام وەکو چی دکتۆر نەک من باسی ئەواکەم کە پێشتر کە باس کراوە لە بەرنمەکانەوە دراوە بەجوی خەڵکە کام خواردنانە مەمنوعن بەڵام ئەو خواردنەی کە خوای گەورە دروستی کردو و ئینسان لە کۆنەوە بەکاری هێناوە ئێمە ناتوانین حرامیکەین و مەمنوعیکەین لە هیچ کەسێک خواردن هەموو خواردنێک ئەگەر بە شێوەیەکی پێویست و کەم بەکار بهێنرێ زەرەری نابێ بۆ نمونە ئێستا زۆرێک لەو کەسانی کە بەرنامەی قەڵەویەکەن برنج مەمنوعەکەن لەو کەسانێک کە قەڵەوە یان نان مەمنوعەکەن لەو کەسانی کە قەڵەوە ئێمە ناتوانین بە شێوەیەکی گشتی ئەمە بسەپێنین بەسەر هەموو کەسێکە لەوانەیە هەندێک کەسە بێ برنج هەر نەخوات و نانیش نەخوا هەر قەڵەویش بێ بێگومان ئەمە مانای ئەوە نییە ئێمە توانین وەکو ئینسان هەموو ئەو شتانی کە خوای گەورە بۆی دروست کردوین
بەکاری بێنین بەڵام بە شێوەیەک کە زیادەڕەویتیان نەبێت بە شێوەیە کە زیانی نەبێت بە جەستەمان تەنها شتێک کە دروستکراوی دەستی مرۆڤ خۆیەتی ئەویش شەکرە کە ئێمە ئەتوانین ڕاستەوخۆ بە هاوڵاتیان بڵێن شەکر زیانی زۆر زۆرە چکە شەکر لە شێوەی دانەوێڵە و برنجانیە شەکر ڕاستەوخۆ زیانەکانی زۆر چەند جارەیە بەرامبەر بە دانەوێڵە و شەکر بۆیە دانەوێڵە و برنج بۆیە شەکر ئەتوانین بە هاوڵاتی بڵێن تەرکیکە بەڵام هاوڵاتی ئەتوانێت نانیش بەکاربێنێ بە شێوەیەکی کەم ئەتوانێت برنجیش بخوا بە شێوەیەکی کەم نەک هەموو ڕۆژێک لە هەفتەکەیە برنجی هەبێ بە هەفتە یەک ڕۆژ برنج بخوا ئاساییە تا چەند شیرین لەگەڵ خواردنی شیرینیای بچمە سەرەمەیان وڵا شکڵەکە بینێدە بەقلاوە بێن بێ ناتوانانی خۆشە ها سەبر ناکەی درۆکەی بازی ئێستاکە قاوەیە خۆی ئەی شکۆلاتەیە لێرە دێنێت توانی سەبر بکەیت ئەی ساکە دکتۆر باسی نانخوارد کرد قابێکی بامێ بێنن و پیازی دابنن و گۆشت لەبارەیە توانی خێشی کرد کوردەکە حاڵێبی ئەگەر ئەو بەتەنیا بخۆیت بامێک و گۆشتەکە بە یەکەوە نە بەنان و تەشریب ئەوە زۆرەکەت گوناحەنەی خۆی ئەخرە بە قبوڵیشت بێکە قەڵەو بوویت حاڵی قەزم قەیچێکە لە ئێواران نامەی خۆ لە نیۆڕوانە بیخۆ بۆی زۆر تەسیری نەبێ نیە دکتۆرەوانە قبول ناکەن بیخۆی نەخێر ئێمە قبوڵمانە بیخۆی بەڵام ئەم بەرنامەی هەموو ڕۆژێک نییە نابێت هەموو ڕۆژێک ئینسان برنج و نان و گۆشت و هەموو شتەکان بەیەکەوە بخوارد ینی ئێستا ئەمڕۆ تۆ توانیت ئیسفادە بکەیتەوەی کە گۆشت خواردویان مریشکت خواردویان ماسیت خواردۆ بە سەوزەوە پێویست نەکە برنجی لەگەڵا بخۆی بەڵام لە هەفتەکەی ئەتوانی ڕۆژێکیش برنج بخۆی زۆر ئاساییە بێت دکتۆر پرسیارێک ئیمانت چییە بەم عملیاتەی کەنینی چوری ڕاکێشان و قەڵەوی ئەوەی میزڵداندانە ناو مەعیدە و نازانم ئیمانت چییە وەکو دکتۆرێک بڵێ مەقسەدت نەشتەرگەری بچووکردنەوەی گەدەیە لەگەڵ دانانی باڵۆن ئەمانە بۆ کەسانێکی تایبەت کە ئێمە زانین توانایان نییە شێوازی ژیانی خۆیان بگۆڕن قەڵەوێکەشیان لە ڕادەیەک هەیە کە زەرەری زۆرە ئێمە لەو کەسانەیە ئیسپادەیەکی زۆرەکەن لەم جۆرە نەشتەرگەری و دانانی باڵۆنانە بۆ نمونە ئێمە بێ بزانین ساڵانە 2,800,000 خەڵک بە سەبەبی قەڵەوی ئەمرن لە جیهانە بەڵام ڕاستە نەشتەرگەریکی قەڵەوی مەترسی هەیە ڕاستە پێویستت بە بەنجە بێت و خۆشی نەشتەرگەریەکە مەترسی هەیە بەڵام مەترسیەکە لە پای مەترسی قەڵەویەکە نییە بۆیە ئەو کەسانی کە پزیشکێکی پسپۆر ئەیان بینێت و ئەزانێت کە پێویستە کات ئەم نەشتەرگەریە بکەن بە شێوەیەکی زانستی پێیانەڵێ ئەوانە ئیسفادەی زۆر لێکن بەڵام ئەم شتە نابێ هەڕەمەکی بێت و هەچ کەسێک یان بە ئارەزوی خۆیان لە پێناوی مەبەستێکی ترە کەسێک ڕێنماییان بکە بۆی کە ئەم نەشتەرگەریە بکەن لە ژێر کاری مەبەست لە ژێر کاریگەری کەسێکی دیکە تۆ هەستی خۆ زەعیف کە ئەمە چیە لە بەرەوەی هاوڕێکت کردوێتی یانێکێکی کە مەبەستەوە بوو دکتۆر نەخێر بۆ نمونە هەندێک جار مەسلەی نەشتەرگەریش ئەچێتە قاڵبی بازرگانیەوە لەوانەیە کەسێک پێویستی بە نەشتەرگەری نەبێت ڕێنمایی بدرێتێک کە نەشتەرگەری بکە ئەمە لەوانەیە بە شێوەیەکی زۆر کەم ئەم شتە هەبێت بۆیە هاوڵاتی گومانی لا دروستە بێت ئێمە مەقسەدمانەوەیە ئەگەر ئەم ئیشە بە زانستی بکرێت و ڕێنمایەکە بە شێوەیەکی زانستی بێت نەخۆشەکە ئیسفادەی زۆر زیاتری لێ ئەکات لەوەی کە ئەو مەترسی هەڵی گرتو دکتۆر بە ڕێزە باسی دەرزیەکەی کرد دەرزی ئەم دەرزیە گومانت بۆ چ جۆرە دەرزیە کە چیە ئایا لە هەرێمی کوردستان هەیە یان تەنها لە دەرەوەی وڵات هەیە نەخێرەمە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەمە دروستە مەبەستم ئەوە بوو هیچ دەرمانێک بێ زیانی لاوەکی نییە بێگومان ئێمە ناتوانین لەبەرەوەی کە ئەو شەریکەی کە دروستیشی ئەکات پێمانەڵەیە کە زیانە لاوەکیەکانی ئەم دەرمانانە چین ئێمەش لە تەجروبەی ڕۆژانی خۆمانەوە کە بەکاری هێنین بۆ نەخۆشەکانمان پێویستەکان متابعەیان بکەین چەند جار سەردانمانەکەنەوە پشکنینیان بۆکەین بۆی کە بزانین ئایا زیانی لاوەکیان تیا دەرکەوتویان نا دەرزەکان بە شێوەیەکی گشتی بریتین لە دەرزی سەکسێندا هەیە دەرزی ئۆزامپیک هەیە دەرزی مۆنجارۆ هەیە کە ئێستا بە شێوەیەکی ڕسمی لەلایەن منەظەمەی FDA قبول کراوە کە ئەم دەرزیانە
ئیسفادیان زۆرە بۆ کەسانی کە قەڵەون لەبەرەوەی مەترسیەکانی قەڵەوی زۆر زیاترن لە مەترسیەکانی بەکارهێنانی دەرزیش. ئێمە دەرزی بۆ کەسێکیش بەکارێنین کە وەکو یارمەتی دەرێک لەبەرەوەی ئەم دەرزێک کە بەکاری هێنین ڕاستەکەن کەسەکە هەستی برسێتی نامێنێ خواردنی کەمە بێتەوە لە بەرامبەر ئەوەیە زائیفە بێ بەڵام کە زائیف بوو ئەم دەرزێ هەتایە بەکار نایە دوایەوە ئەبێن نەخۆشەکەمان کەسەکە یارمەتی دەربێت لەوەی کە شێوازی ژیانی خۆی بگۆڕێت لە دوای زائیفبوون جارێک کە نەچێتەوە سەر خواردنی زۆر و خواردنی خراپ بۆی کە قەڵەو نەبێتەوە. هەموو شتێ موازنەیەک هەیە میزانێک تو ئەڵێ نان نەخۆی ئەگە نان نەخۆی پرۆتینە و سوکەریات ئەمانە کەم بێتەوە زعف لێت پێیابێ ئەوە چۆن بەڵێ ئەو قسە جوانە لەبەرەوەی ئێمە تێگەیشتنمان بەرامبەر بە خۆراک بەو شێوەیە کە خۆمان تایە ئەژین ئێستا لە وڵاتی ئێمە خواردن بە شێوێکی زۆر زیاتر ئەخورێلەوەی کە پێویستە بۆ نمونە کەسێک لە هندستان لەوانەیە لە هەفتەیەکی بەقەدەر 2 ڕۆژی کەسێکی عێراقی نان بخۆ بەڵام سێرەکی لەوێ ژیان هەر بەردەوامە و کەسەکان لەوانەیە تەمەنیشیان درێژتر بێت ئەمە ڕاستە بۆ زۆرێک لە وڵاتەکانێکی چواردەورمان ئێمەی عێراقی لە کەسێکی ئێرانی زیاتر نانەخۆین بەڵام مانای ئەوە نییە کە ئێمە تەندروستی ئەژین ئێمە کە خواردنی زیاتر ئەخۆین زیاتر قەڵەوە بین و زیاترە بێتە سەبەبیەوەی کە نەخۆش بی زۆر باشە جەنابەت باسی ئەوەت کرد بینی ئێران ئێستا ئێرانی کە با بەخەن بێت و برنجە خۆن بێڕۆن لێرەش دکتۆرەکان ئەڵێن دووک بخۆ زۆر سەحەیە ڕۆنی خۆماڵی بخۆ ئینی حیوانی زۆر سەحەیە چەندێ ئیمانت هەیە بەو قسانە ئێمە وەکو هاوڵاتی ئێمە ئیساکە جەنابەت چی بڵێ بێن بۆ عیادەکەت چی بۆم بنووس ئەگەر سەمیش بێت ئەوە جێبەجێەکە بزانم تو چی بەنسبەتی پرسیاری دووگت کرد ئێمە دووک بەکارهێنانی ئاساییە بە شێوەیەکی گونجاو نەک کەسێک هەموو ڕۆژێک بەردەوام دووک بخوە ئەم شتە بە هیچ شێوەیەک تەندروست نییە بۆ هەموو خواردنەکان نەک بە تەنها بۆ دوو ینی کەسێک هەموو ڕۆژە برنج بخوا خراپە کەسێک هەموو ڕۆژە گۆشتی سوور بخوا خراپە کەسێک هەموو ڕۆژە دووک بخوا خراپە بەڵام بە شێوەیەکی گونجاو کە بتانی لە مانگێکە جارێک دوو جار دووکیش بەکاربێنی شتێکی زۆر ئاساییە باشە بۆ هەموو ڕۆژە ڤیتامین سی و دی و بی بخۆی گونجاوە گونجاومە بەستی نەخێر بۆ نانەکەیەوەڵێ گونجاو نییە نەخێر آخر تۆ پێویست ناکە هەموو ڕۆژێک ڤیتامین سی و دی بخۆی دکتۆر بە قسەی ڕاست بکەین ئیساکە من دێم بۆ لای جەنابەت بەڵێ بۆ عیادە زەختم وەرەگری پێمەڵی زۆر باشە پێم ناڵی دەرەجەکەی چەنە چی باشە باحتیراماتی مەبەست ئەوەیە کە پزیشکەکان پێویستە وردەکاری زیاتر بن زۆر باشە گەنجی هەر ئەوەنە دی پێم ناڵێ دەرەجەکەی چەنە ئەگەر ئاگاد لە خۆت بێ بەرزە و بێوایە نزمە و بێوایە یعنی کاتەکەی خۆیە باتە ڕێوە یا هین شەکرا قیاسی شەکراکە ئاگاد لە خۆت بێ شەکرەکەت کەم ئەی بابە پێم بڵێ چەنە چەند نییە ئەمە شتێکی شخصیە لەوانەیە با بڵێن دکتۆرێک وا بە دکتۆری کەوانە بێ ئێمە ناتوانینەوە تەعمیم بکەین بەسەر هەموو دکتۆرەکانە لەوانەیە ئێمە لەم وڵاتی خۆمانە دکتۆرمان هەیە زۆر باشە کە ڕێنمایی زۆر باش و تاقەیەکی باشی هەیە کاتوانێت لەسەر خۆ نەخۆشەکەی تێبگەێنێ بەڵام لە بەرامبەریشە وەکو لە بەرامبەریشە لەوانەیە دکتۆرمان هەبێ و تااقەتەی نەبێ ئێمە ناکرێت ئەم شتە تەعمیم بکەین بەسەر هەموو کەسێکە من شانازی بە دکتۆرەکانی عێراقم بەڕاستی من قاچم دەمارێکم تەقی لە دەنیمار عیلاجیان نەکرد سوار تیارە بووم هاتم بۆ ئێرە ئەگەر دعایی نەبێ بە دعایی حسابی لەگەتەکە دکتۆر ڕێبوار بە نیم سەعات عیلاجێکی میکرد چوومەوە بۆوێ عەجایبیان هات ئەو شتە لای ئێمە لای ئێستاکە لای جەلا بەدەوە خبرە هەیە لە ئەوروپایش نییە لە ئەوروپای سە کۆمپیوتەر بکوژێنەوە بە قورعان هیچ دکتۆری هیچ نافامی ڕاستە کەواتە لە شوێنێک بۆ شوێنێکی تر مامەگیان شتەکان جیاوازە لە
هەرێمی کوردستان شتەکان جیاوازە لە دەرەوەی وڵات بە سیستەمێکی ترکارەکان بەڵام کۆی گشتی پزیشکە بەڕێزەکان دڵنیام کۆکن لەسەرەوەی کە هەمیشە مرۆڤەکان تەندروست باش بن لە ژێر ڕێنمایی پزیشکا بن لە خۆیانەوە هیچ شتێک نەکەن ئەگەر لەگەڵ ڕاکەی منایی بەڵێ بە تاکید ینی ئێمە ڕۆژانە هەندێک کەس کە پزیشکی ژنین ئێستا ڕێنمایی بڵاوەکەنەوە لەوانەیە ئەم ڕێنمایانە 100% گونجاو نەبێ بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگا لەبەرەوە پێویستە کات ڕێنمایی لە کەسانی پسپۆر وەربگیرێت بۆ ئەوەی کە شتێک بە زەرری نەبێ بۆ تەندروستیمان دوای تەندروستێکی باش کەسێکی کە هەیە لێرە پرسیارێکی بۆستە بابێ مەلە بەڵێ حوت ڕۆژمانەیە لە هەفتەکە من هەشت ڕۆژ برنجە خۆم بەڵێ نانەخۆم بەس هەرش قەڵەو نابووم ئەم حاڵەتەشمان هەیە دکتۆر شتێکی ئاساییە لەبەرەوەی هەندێک کەس مێتابۆلیزم سووتانی ناوەکی جەستەی زۆر بەرزترە لەوەی کە لە برادەرەکەی یان لە کەسەکانێکی ماڵەوەی بۆیە ئێمە چۆن ببوورە ئێمە چۆن وتمان قەڵەوی لەوانەیە ڕەبتی بە جینی کەسەکەەوە هەبێ بۆ ماوەی بێ لە عینەن کاتا ئەو کەسانی کە زەعیفیشن بۆ ماوەی کاریگەری هەیە لەبەرەوەی جینەکەیان کە بە شێوەیەکی ئیشەکە کە قەڵەو نابن بەس دکتۆر نازانم خۆی شتەکە هەمووی لە ڕاضەوەیە ڕاضە بکەی باوە ناکەم هیچ شتێک لێ تاسیر بکە یعنی خاصەتەن نان خواردن تۆ ڕۆژانە باید دووسێکەرە نان بخۆی کە ڕاضە نەکەی لە تەنیشتی تەبعاً وەکو کاگینەوتی قەڵەوە بیدە و کات بەڵێ ئەوە وەکو باسمان کرد ئەوە شێوازی ژیانە ینی ئێمە ڕۆژانە کە ئەو هەڵس و کەوتێکی ئیکین چ لە نان خواردن چ لە جوڵە چ لە خەوتن قەلەقی کە تووشمانە بێت ئەمانە هەمووی کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر جەستەمان ئێمە پێویستە کات زۆر بجوڵین کەم بخۆین باش بخۆین لەگەڵیشیا خەوێکی ڕێکمان هەبێت ئەمە شێوازێکی ژیانی تەندروستە دوایە وایە خۆی نان خواردنی زۆر کەس مەجبور نییە نان خواردن زۆر بخوات چونکە ئەو ئەو ڕێزان لە کەبەت دروستەکە ئەو مادەی سەفراوی بۆ سەر نان خواردن لە گیانت نامێنێت کە تۆ ڕۆژانە زۆر نان بخۆی کەگەیتە عمری 50 ساڵ 6 ساڵ ئەو شتە لە داخلەوە ناتوانێت نانەکە بۆت هەزم بکە لەگەڵەوە ڕای کە ئێستا کەم بۆ نموناوانەی تر سەر و چل مادەی سەفراوی چی بێڵێن بە کوردی نازانم ئەو زەردەکە کە ئەفرازیەکە لە کەبەت تەنها زرا و تەنها کاریگەر نییە بۆ هەرسکردنی خۆراک ئێمە ڕێژەیەکی زۆر ئەنزایممان هەیە لە جەستەیە کە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر هەرسکردنی خۆراک بەڵام هەموو ئەم شتە شتێکی واریدە ینی زۆربەی کەس ئەم زانیاری ئەزانێ ئێمە لە سەر و تەمەنی 40 ساڵیەوە ئینسان بەرەو قەڵەوبوو نەچێت پێویستەکە لەبەرەوەی مێتابۆلیزم سووتانی ناوەکی جەستەی کەمە بێتەوە لەبەرەوە پێویستەکات خواردنیش کەم کاتەوە پێویستەکە زیاتر ئاگای لە خۆی بێت نەوعەتی باش بخوات و جوڵەی زیاد دوادارم وایە سپاس من شەروام وەکە شتانم نام چاکە خۆم و ڕاضاکەم و ڕاضەت کە بەردەوام تەندروست باش بی ئینشەڵڵا سەلامەتە خۆشەویستان هەر بەردەوام ببین و دەچینە لای هاوڵاتیانی دیکە من سپاسی ئەم کۆمەڵە خەڵکاکەم کە لێرە دانیشتە بوون زۆر سپاسانەکەم مادوم کردن دەستان سپاس. دکتۆرگیان با بەردەوام بین لەسەر بابەتی هۆرمۆن ئێمە جەستە بە شێوەیەکی گشتی لە ژێر کاریگەری زۆرێک لە هۆرمۆنەکانایە ینی کە ئەوانیش سەبەبێکن بۆ قەڵەوبوون بۆیە بۆ نمونە هەندێک جارێمە ئەو نەخۆشانەی کە سەردانمانەکەن پشکنینی ڕژێنی غودەیان بۆ بکەین بۆی کە بزانین ئایا چکە غودەی تەمەڵ یەکێکە لە سەبەبەکانی قەڵەوی هەندێک جار
ڕژێنی سەر گورچیلا وەکو کۆرتیزۆڵ کە بەرز دەبێتەوە سەبەبێکە بۆ قەڵەوی بۆیە ئەو شێوازی ژیانی کە ئینسان بەڕێیە کات بۆ نمونە خەو کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر جەستەی ئینسانەکان لەبەرەوە ئێمە جەستەمان کۆنتترۆل کراوە بە شتێک پێوترێ سێرکادیان ڕیزم پێوترێ بایۆلۆجیکال کلۆک سعاتی بایۆلۆژی کە ئەمە لەبەرەوەی هۆرمۆنەکانی جەستەمان لە کاتی جیاوازە بەرزی و نزمی ئەکەن کە کاریگەریان هەیە لەسەر سووتانی وزەی جەستەمان و لەگەڵ دروستبوونی سترێس لەسەر جەستەمان بۆ نمونە پێویستەکە کەسێک شەوانە لە سەعاتنەوە ڕژێنی هۆرمۆنی میلاتۆنین بەرزە بێتەوە کە یارمەتی خەو ئەیات پێویستە لە سەعاتنەوە ئینسان خۆی ئامادەکە بۆ خەو لە سەعات 10 بۆ 11 بچێتە جێکەوە لەوانەیە لە گەنجێکە کەمتر کاریگەری دەرکەوێت بەڵام لەگەڵ تێپەڕبوونی تەمەنە ئەم کاریگەریەکانی زۆر وازحی دەرەکەوێت بۆیە ئەو کەسانەی کە درەنگە خەون قەڵەون زیاتر قەڵەون مقارنەتەن بەو کەسانەی کە زوو ئەخەون و کاژێری بایۆلۆجیەکی جەستەیان بەڕێکی ڕاگرتو زۆر باشە چینەوە سەرە و بابەتە سڵاوتان لێبێت و چۆنن تا با من بێمە لای تۆ گرفتێکی مەعیدە ڕێخۆڵە ئەم شتانە مەعیدەم هەیە بەڵێ شەوکانم ئەمەم زۆر هینە گەرمە بێت و نایڵێ بنوم خەبەر مەکاتەوانێ مەعیدە و ئازاری هەیە لە لای سوورەنجکۆوانەیە بەڵێ هیچ کاتێک پشکنینت بۆ کراوە بە نازور بەڵێ کەی بۆت کراوە وەڵاوە بزانمەوە 2 ساڵە بێ 2 ساڵە بۆت کراوە پێیان نەوتی کە کێشەکە چییە؟ وەڵا وەجوای حەبیان بۆ نووسیم چابووم لە دوای ئەوە ئەم لێ هاتوێتەوە لە دوایەوە دووبارە دەستی پێکردەوە زۆر باشە ئەم بەپێی نیشانەکانی جەنابێت ئێمە واتە سەورەکەین کە سوورەنجکێ ببوورە دوانزەگرێت جارێکی تر لەوانەیە دوای عیلاجەکان تووشی هەوکردنیان برینێکی بچوک بوو بێت ئەگە پێویستەکە پشکنینت بۆ بکەینەوە بە نازۆر سێریکەین ئەو کاتە بڕیارە دەین لەسەرەوەی کە چ جۆرە عیلاجێک پێویستە بۆ جەنابێت حەزەکەی بچی سەردانی دکتۆر بکەیت بۆی بزانێ گرفتەکە چییە؟ وەڵا من ماوەیەکی کە ئەتوانم بچم ئێستا ناوەڵاستە ناتوانم بەسەر چاو هەچ کاتێکاتی شەڵا لە نەخۆشخانەی شار نازۆرت بۆ ئامادەکەین بۆی کە پشکنینت بۆ بکەین بە نازۆر و وەرەقەیەکی جەناب بەسەر چاو من ناونیشانی خۆم تێمێ هەچ کاتێک سەردانت کردین بەسەر چاو باشە دکتۆرگیان کارتێکت پێە؟ زۆر باشە سەر کارتەکەی خۆیت ئااتێ باشە لەم کارتەیە تۆ توانیت لە نەخۆشخانەی شارن دکتۆر؟ بەڵێ زۆر باشە سەر چاوم زۆر سپاس دەکەم چۆ بۆ لای و بەڵام راپۆرتەکانی پێشووترت بیر نەچێ بیبە لەگەڵ خۆت وای لێ یەکەین ئینشاڵڵا سەردانی یەکەم و مەمنونم زۆر سپاسی سەلامەتە بیشەڵڵا تۆشەکەم هیچ نییە مەمنونی ئەو برادرەکەن کە هیلاک بووە بە دەستمانەوە ڕستمەکانمانەگرێ و دەست زۆر زۆر باشە بی خۆشەویستان پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنم ئەمەوێت لایەنە باش و خراپەکەی نەشتەرگەریەکان بە گشتی باس بکەین بە زۆر بە کورتی و لەگەڵەوەشە قەڵەوی بە هەمان شێوە دکتۆرگیان سپاس دەکەم زۆر ماندوو کردی لایەن و باش و خراپەکەی زانیاریەکمان بیتێ هەم بۆ من هەم بۆوانش ئەمان بینن بە نیسبەتی نەشتەرگەری قەڵەویەوە نەشتەرگەری قەڵەوی لەو کەسانەی کە پێویستیان بە نەشتەرگەریەکەیە سوودێکی زۆر باشی لێ ئەبینن لەبەرەوەی کە نەشتەرگەری قەڵەوی بێژگە لەوەی کە کەسەکە بەرەو لاوازی و بەرەو زەعیفی ئەبات
زۆر لەو کەسانە کە نەخۆشی شەکرەیان هەیە نەخۆشی زەختیان هەیە ئەم نەخۆشیانەشیان چاکە بێتەوە ینی ئێمە ئەو کەسانی کە نەشتەرگەری قەرسی گەدەی بۆ کراوە پێشتر شەکرەی هەبووە یان زەختی هەبووە کە ئەیان بینینەوە نەخۆشەکانمان و پشکنینیان بۆکەین سێرەکەین شەکرەکەیان زەختەکەشیان بەرەو باشی ڕۆشتووە و کەسێک با بڵێن تووشی سەوەفانی ئەژنۆ بۆ کە پێشتر نەیتوانێت بە ئاسانی بڕوات ئەم بارە قورسەکەی کەمە بێتەوە توانای ڕۆشتنی زیاکات هەندێک کەس بە تایبەتی لە خانمانە کە قەڵەوی هۆکارێک بۆ مناڵیان نەبووە دوای ئەوەی کە زعیفە بن مناڵیانە بێت کە مەلایەنە باشەکانی بەڵێ لایانی دەرونی کەسەکە کە دەرونی زۆر ئارامترە و زۆر بڕوا بە خۆبوونی زیاد ئەکات بە شێوەیەکی گشتی نەشتەرگەری قەڵەوی ئیسفادەی زۆری هەیە بەڵام نەشتەرگەری قەڵەوی بێمەترسی نییە وەکو هەموو نەشتەرگەری دکتۆر ئەمە ئەتوانین بڵین نەشتەرگەری قەڵەوی چێ هەڵەبژێرین بۆ نەشتەرگەری قەڵەوی لە وڵاتی ئێمە تا ئێستا یاساکانمان بەو شێوەیە ئەگەر کەسێک BMI-یەکەی ڕێژەی قەڵەویەکەی لە 35 و بەرەوسەرەوە بێ بە مەرجێک شەکرە زەخت یان پرخەی شەوانە و هەناسەتوندی لە کاتی خەوە یان سەوفانێکی زۆری ئەژنۆی هەبێت فەقەراتی هەبێت کێشەیەکی ڕۆشتن و جوڵەی هەبێت یان کەسەکە نەخۆشیێکی دڵی هەناسەتوندی هەبێت ئەمانە ئەمە توانین نەشتەرگەریان بۆ بکەین بەڵام ئەگەر کەسێک هیچ نەخۆشیەکی نەبێت تەنها کێشەکەی قەڵەوی بێت ئەبێ BMI-یەکەی گەشت بێتە 40 و بەرەو سەرتر ئەمە ئەتوانین ئەمەلیاتی قەڵەویان بۆ بکەین. زۆر سپاس دەکەم خۆشەویستان بەرەو کۆتایی بەرنامە ڕۆم هیوادارم هەمووتان تەندروست باش بن هیوادارم ڕێنمایەکانی پزیشک وەکو خۆی وەربگرن وەک هەمیشە دەڵێم کە ئێوە گەر لەژێر ڕێنمایی پزیشکدا بمێنەوە بێگومان کێشەی تەندروستیتان بۆ دروست نابێت. ئەمن سپاسی دکتۆر هۆشنگ ئازاد دەکەم کە پزیشک و پسپۆر لە بواری نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری قەڵەوی دابوو کە ئەمڕۆ ماندوومان کرد هەمووتان بەجێ دێڵم لە ئارامیدا و بەی تەندروستێکی باش خواتان لەگەڵ.